با آمادەبوونا وەزیرەی ساخلەمیە حکوومەت هەرێمەوە کوردستانی و هەژمارێک ژێ ڕێبەبەریên میری و نوژداران پێداچوونا ساڵانەیە کەرتێ ساخلەمیە پارێزگا دووکێ بڕێبەچۆ تێدا هەرێک ji وەزیرê ساخلەمیە و ڕێبەبەرێ گشتیê ساخلەمیە دووکێ ڕووناییê xistinە ser kar û çalakiyên saxlemiyê di sala 2017 da. ئێمە لە ساڵی 2017دا هەر لە سەرەتای ساڵی 2017دا پرۆگرامی خۆمان یاخود بەرنامەی خۆمان پێشکەشی ئەنجومەنی وەزیران کردووە و لەگەڵ سەرجەم وەزیرە بەڕێزەکان و بەڕێز سەرۆکی ئەنجومەن و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کارنامەی خۆمان پێشکەش کرد. یەکەم کارنامەمان دوو پرۆژەی یاسای زۆر گرنگ بوو، ئەویش یانیکیشیان بە سیستەمکردنی یاخود بە مەرکەزیکردنی بازارکردنی دەرمان بوو کە ئەوە ئیسا لە قۆناغەکانی کۆتاییدایە کە دامەزراندنی بەڕێوە یاخود موەسسەسەی دەرمان و پێداویستی پزیشکی کە ئەوەی کە دەرمان و پێداویستی پزیشکی بکرێ بە مەرکەزی و لەلایەن حکوومەتەوە دابین بکرێت کە ئەمەوە ئاکات کە هەم هەندێک کێشەی دەرمان و پێداویستی پزیشکی کە ئێستا هەیە لەوانە گرانی نرخ هەرچەندە ئێمە هەوڵمان زۆر داوە لەوانە یەخستنی نرخ لەوانە نەهێشتنی دەرمانی کوالیتی نزم لەوانە نەهێشتنی هەندێک باڵێن ئیتیفاقات لە بینی پزیشکان و دەرمانسازان و کارمەندان و بازرگانان ئەوانە ئێمە پێمان وایە بەو دانانی مؤسسەی دەرمانە هەمووی بنبڕە بێت. دووەمیش طبعاً ئەو مؤسسە ئێستا لە مناقەشایە بەو هیوایی کە بتوانین لە ئایندەیەکی نزیکدا ئێمە ئەو پرۆژەیە جێبەجێ بکەین. دووەمیان زیادکردنی باج لەسەر مەوادە زیان بەخشەکان وەکو جگەرە و کوحول و ئەوانە ئێمە توانیمان ئەنجومەنی وەزیران لە سەدا 5 داهاتی جگەرە و کوحولی زیاد کردووە یاخود پێی دەوترێت ڕسوماتی ئیستێلاکی و ئێستا ئەو داهاتە لەسەری ساڵەوە بۆ تەندروستی بەکاردێنرێت. بانکە و دانێت هەستیاردا هەرێمە کوردستان تێدا دەرباز بیتن جێ ڕێز و سوپاسیە بۆ هەمی فەرمانبەرین ڕێڤەبەریە کو ئەف پێداچوونا 2017 بەرهەمێ gelek rojên karê berdewam yê her êkiş wan bûye. Parêzgeha Duhokê zêdetir 600,000 awara û penabera mêvan kirîne. Di gel xwecihên Duhokê sercemê wan bîte zêdetir 2,100,000 kesa. Dabînkirina xizmetên tenduristî bû van hemî kes û penaber û aware li parêzgeha Duhokê akincî û xelkê xwecihê parêzgeha Duhokê wan beraberkirin gel şiyanên heyên zor karekê esteme û zehmete karekê zor efsanehî nebûye. Her wesa dûmdirêjî û sextiya qeyranên darayî û mirovî û akamên şerê dijî teroristên Daeş di mavê 3 salên borî da pitir şiyanên me sinûrdar kirîne û berahiya karê me iş avedankirinê û geşepêdanê guhartiye bû berengariya qeyrana و خوراگرتن و بردوامی پیشکشکردن خدمت ساخلمیه تمر. دوی پیداچوونا ساڵا 2017 ساخلەمیە دووکێ داویەک هاتە دیارکردن کو ژێگەرە بەردەوامیە قەیرانە دارایی چەندین پروژێن استراتیژیên ساخلەمیە دووکێ هاتینە ڕەوەستاندن لێ دیگەل بێ چەندێژی ئەو شاینە بە باشترین شێوە خزمەتên تەندروستی بگەهێننە پێشمەرگە و ئاوارەیان. نژار محەممەد کورسات نیوز دهۆک.